طبعا جاژی مامۆستا جاژ ئەوەیە کە میلەتەکەی بچەوسێنێتەوە، جاژ ئەوەیە کە پەرلەمانی داخست بێ، جاژ ئەوەیەکەوە سوپای وڵاتانی هێنابێتە هەرێم، جاژ ئەوەیە داهاتی وڵاتەکەی تەفروت و ناکرد بێ. ئەمانە تعریفی جاشن. پەرلەمان دیارەکێ داخستووە، پەرلەمان دیارەکێ بە دەبابەی بەعس تۆ بارانی کردووە، حکوومەت پەکخراوە دیارەکێ حکوومەتی پەکخستووە، سەرمایی ئەم وڵاتە داهاتی ژێرخان و سەرخان و هەموو ئەوەی کە کراوە دیارە چێزێکی سیاسی بەتاڵان بردوێتی. جاش ئەوەیەکەوە تەراتێنی سەربازی وڵاتانی ئەقلیمی لە ناو وڵاتەکە ڕێگە پێداوە. جاش ئەوەیەکەوە هەر ڕۆژێ و خۆی بە وڵاتێک و جیهەتێکە فرۆشێ. بۆیە سەربەرزانە ئەڵێم ئەحمەی حاجی ڕەشی ئەو پەرلەمانتارە بوو کە سازشی نەکرد بۆ هیچ هێزێکی سیاسی هەر چەندە خۆی بە قەوی بزانێ لە بەرامبەر ئیرادەی کۆمەڵی دادگەری، لە بەرامبەر ئیرادەی ئەحمەی حاجی ڕەشی لاوازە زەعیفە پێگەی نییە.